ئێمە بەنجی بێهۆشکاری گشتیمان هەیە، بێهۆشکاری ینی بەنجی ناوچەیمان هەیە و بەنجی مەوزعیشمان هەیە، ینی جێگەی بەنجی گشتی یاخود بێهۆشکاری گشتی بریتە لە دروستکردنی دۆخێکی بێئاگایی بۆ ئەو کەسە بەهۆی بەکارهێنانی هەندێک دەرمانی پزیشکیەوە. جیاوازیەکەیان ئەوەیە لە بێهۆشکاری گشتیە بێئاگایی دروستەکە، یعنی نەخۆشەکە ئاگای لە خۆی نابێ. بەڵام لە بەنجی ناوچەیە کە پێ ئەوترێ مەسەرەن سپاینەڵمان هەیە، ئەنی بەنجی نیوەییمان هەیە یاخود بەنجی پەلێکمان هەیە، ئەمە پێوترێ بەنجی ناوچەیی، واتە بەس ئەو شوێنە بەنجەکەی کە ئەو ناوچەیە بەنجەکەی کە نەشتەرگەرێکی تیاڕوە. بەنجی جێگەییمان هەیە، واتە بەس جێگەیەکی خاص تایبەت بەنجەکەیت بە هەندێک دەرمانی پزیشکی بەپێی جۆری نەشتەرگەرێکە ئەگۆڕێت و بەبێ جۆری کەسەکەش. لەوانەیە مەسەرەن بۆ نەشتەرگەریەک هەردووکیان گونجاو بن، بەڵام سیرەکەی بۆ کەسەکە یەکێک لەو جۆرێکیان گونجاوترە. مەسەرەن نەخۆشیکەی لەگەڵایە لەواچێ بەنجی نیوەی بۆی گونجاوتر بێ، یاخود بە پێنجشەوانەوە هەندێک نەخۆشی هەیە کە بەنجی نیوەیی نابێ یان ناوچەیی نابێ و کاتە بێهۆشکاری گشتی گونجاوترە بۆ ئەو کەسە. لەبەر ئەوە هەم بەپێی جۆری نەشتەرگەرێکە پزیشکی بێهۆشکار بڕیارەیە، هەم بەپێی جۆری نەشتەرگەرێکە. تەمەن دەورە بینێ بە تەکید و کێشیش دەورە بینێ، کێشی نەخۆشەکە. یعنی ئێمە بەپێی ڕەگەز دەور نابینێت تەبعاً، بەڵام تەمەنەکە دەورە بینێ و کێشی نەخۆشەکەش دەورە بینێت چەنی دەرمانی بەنجی بیتێ. بەڵام بۆ هەڵبژاردننی جۆرەکە تەمەن زۆر کاریگەری هەیە، لەبەر ئەوەی تۆ لە هەندێک تەمەنی زۆر مناڵە هەندێک جۆری بێهۆشکاری گونجاوترە، زیاتر بێهۆشکاری گشتی گونجاوترە، چونکە مناڵ تەحمولیەوە ناکاتەوە ناوچەیەکی بەنج بکەیت و ینی نەشتەرگەری تیا بکەیت. بەڵام بۆ گەورەتر مەسەرەن لەواچێ چەند جۆرێک لە بەنج گونجاو بێت، بۆ یەکێک بە تەمەن بێ لەوانەیە هەندێک جۆری تایبەت گونجاوتر بێ. تۆ دەرمانەکان بە پێی کیلۆگرامی لەشی نەخۆشەکە ئەیت، ینی مەسەرەن دەرمانمان هەیە بۆ نمونە بڵین 1 ملیگرام پێر کیلۆگرامە، ینی 1 ملیگرام لەو دەرمانە ئەی بۆ کیلۆگرامێ. بەڵام ینی لەوەیە دەور ئەبینێ، بەڵام ئەوەی بڵێ زەعیفتر بیان قەڵەوتر بێ، ئێمە هەمومان نەزانین قەڵەوی کاریگەری خراپی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ، لەبەرەوە عادەتەن کێشەیان هەیە. خەڵکی قەڵەو لەوانەیە فشاری خوێنی بەرز بێ، لەوانەیە شەکرەی هەبێ، ئەوەیە کاریگەری خراپەکانی قەڵەوی. بەپێی حاڵەتی نەخۆشەکە، ینی هەموو نەخۆشیە ئەبێ مێژووی تەواوی نەخۆشەکە وەرگری، مێژووی تەندروستی نەخۆشەکە. ئایا مەسەرەن هیچ کێشەیەکی تەندروستی هەیە لە خێزانەکە یانە هیچ کێشەیەکی تەندروستی هەیە، جاریکە ئایا بێهۆشکاری گشتی وەرگرتویان نا، بەپێی ئەوە ئەو دەرمانانەی بۆ دائەنرێ کە ئەیرێتێ. ینی بۆ مناڵیش هەمان شتە، گەورە و مناڵ لەوەیانە فەرقی نییە، بەڵام وەکو وتم مناڵ زیاتر بە بێهۆشکاری گشتی ئەکرێ لەبەر ئەوەی تەحمولی ینی ناتوانێت بە قسە و ناکە بوەستێت و ئاگای لە خۆی بێ بەس ناوچەیەکی بۆ بەنجکەیت. حتا تەمەنی چەنەها جار ئەتوانێت زۆر جار ئەتوانێت بێهۆشکاری گشتی وەرگێ، چونکە هەموو کاتێک کە نەخۆشەکە خەبەری ئەبێتەوە لە بێهۆشکاری گشتی، کاریگەری ئەو بێهۆشکاریە نامێنێ لەسەر نەخۆشەکە، لە ماوەی 24 ساعەتە هیچ کاریگەریەکی نامێنێ. لەبەر ئەوە چەند جاریش دووبارە بێتەوە، خۆشبەختانە ئێستا دەرمانەکانی کە بەکاری شێنی، چونکە ئەو کاتە هەندێک دەرمان هەمان هەبوو کە لە ڕێی هەناسەوە هەڵمژینەوە ئەیرا بە نەخۆشەکە، کە لە ماوەی 3 مانگە مەسەرەن کەوەری ئەگەر نەخۆشەکە ئەبواە لە ماوەی دوای 3 مانگی کە تکرار بکرێتەوە ئەگەر ئەوەی وەرگرتە. بەڵام ئێستا ئەلحەمدولیلا ینی خۆشحاڵانە زۆربەی دەرمانەکان هیچ کێشەیەکیان، ینی ئەمڕۆ بەنج وەرگری ئەتوانی بۆ بەیانیش وەریگریتەوە، هیچ کێشەیەکی نییە. لە ڕووی بەنجەوە کە دەرمان حازر ئەکرێ، تۆ من نازام لە چه مختبەرێکە حازر ئەکرێیان چۆن دوای چەندین تاقیکردنەوە تەبعاً کراوە، بەڵام بە تەکید لەسەر ژن و لەسەر پیاویش کراوە. ینی تاقیکردنەوەکان خۆی ئەسڵەن لە پێشە لەسەر کەسان ینی لەسەر مرۆڤ ناکرێت، ئەم تاقیکردنەوانە زیاتر لەسەر مشک و سمۆرە و ئەوانە ئەکرێ، دوای ئەوە بڕیار ئەێن کە ینی لەسەر مرۆڤ تاقی بکەنەوە کە ئەیبینن. بەڵام بەعام ینی تۆ لە ڕەگەزی پیا و ژنیشە هەمان دەرمانی بەنج ئێمە بەکار ئەهێنین و تەنیا بەپی کێشەکە ئەگۆڕێ. مەسەرەن ئەگەر کێشی زیاتر بێ
بۆ مەسەلەن نەخۆشەکە دەرمانی زیاتر وەرەگرێ ئەگەر کێشی کەمتر بێت دەرمانی کەمتر وەرەگرێ ئەمە لە ڕوویەکەوە و هەندێک شتیشمان هەیە وەکو مەسەلەن فەرقێکەیە لە جیاوازی هەیە لە بینی ژن و پیاوە مەسەلەن ماسوولکە خاوکەرەوەکانە کە ئێمە کاتی بەنج گشتی ئەیین پیاو لەبەر ئەوەی ماسوولکەی زیاترە لەوانەیە پێویستی بە ماسوولکە خاوکەرەوەی زیاتر بێ بەڵام ئافرەت لەبەر ئەوەی زیاتر چەوریە لەشی و ماسوولکەی کەمترە لەوانەیە ڕێژەی ماسوولکە خاوکەرەوەی کەمتر بوێ تەنیا لەوەیە جیاوازی هەیە بەڵام ئەگینا بۆ دەرمانەکانەکەی جیاوازیکی نییە ئێمە ئەمریکان سۆسایەتی ئەنەستیزیامان هەیە یعنی وەکو کۆمەڵەیەکی بێهۆشکارەکانە ئەمریکی ئەم هاتووە دایناوە بۆمان پێنج کلاسی داناوە ینی تۆ ئەمانە هەریەکەی بەپی خوتوڕەتەکە فەرقەکە مەسەلەن لە ئاساییەکە پێوترێ ئاسا لە ئاساییەکە مەسەلەن خوتوڕەتێکی هەیە لە ئاسای دووە خوتوڕەتەکە زیاترە لە ئاسای سیا خوتوڕەتەکە زۆر زیاترە تا ئەگاتە دەرەجە 5 لەبەر ئەوە بەپی ئەوە ئەو نەخۆشانەی درێژە نەخۆشی درێژخایانیان هەیە عادەتەن لە ئاسای 3 و 4 ئەبن کەواتە خوتوڕەتیان بۆ بن زیاترە لەبەر ئەوە ئیشی پزیشکی بێهۆشکار چییە ئەبێ یەکەم جار ئەسێسمنت یعنی دانیشێ هەڵی سەنگێنێ ئایا ئەم خوتوڕەت و مەترسی چەنە ئەم بێهۆشکاریە ئەگەر وەریگرێ بەپی ئەوە قەراری دەرمانەکانی بۆ ئەیە هەندێک نەشتەرگەری هەیە ناوێت دوا بخرێ لەبەر ئەوە دای ئەنەی چ چارەسەرێکی پێویستە و لەوانەیە پێویستە بێ بۆی حازر ئەەکەیت لەگەڵیشیا مەترسیەکە لەگەڵ کە سوکاری نەخۆشەکە باسەکەیت و کە ئەوان موافقیان کرد ئەو کاتە بێهۆشکارەکە ئەتوانێت وڵی خۆشحاڵانە ئێستا خەریکە لایفستایلی خەڵک بەعام بەرەو باشتر ئەڕوە بەڵام پێشتر چکە هوشیاری تەندروستی ینی خەریکە بڵاوە بێتەوە لە نێوانمانە خەڵک ئەزانێت چی بخوا خەڵک ئەزانێت چی بەکاربێنێ ینی خەڵکێکی زۆر وەرزش ئەکا ئەمانە مووی کاریگەری باشیانەیە ینی زانینی زانست بارەی جستەی خۆتەوە گرنگترین شتە بۆ نمونە مەسەلەن یەکێک کە فشاری خوێنی بەرزە یەکێک نەخۆشی شەکری هەیە زۆر گرنگە بزانێت یعنی چۆنی مامەڵە بکە چۆنی لایفستایلی بۆ شێوەیە بێ کە بۆ لەگەڵ نەخۆشیەکە بگونجێ و سوودی لێبینێ ئەمانە مووی کاریگەری باشیانەیە نەخۆشی ئێمە ئێستا ئەمەش هەیە یان ئێمە بێهۆشکارەکان ڕۆژی پێش نەشتەرگەرێکە نەخۆشەکان ئەبینین قسەیان لەگەڵاکەین بۆیان ڕوونەکەینەوە ئەگەر پرسیارێکیان هەبێ تیان ئەگەێنین ئەگەر هەست بە ترس بکەن تیان ئەگەێنین ئەوانە هەمووی کاریگەری باشی کردووە ینی ئیشەکەی لای ئێمە ئاسانتر کردووە چکە ئەو لەبەر ئەوەی کە هۆشیاری تەندروستی زۆر نەبوو نەخۆشەکە یەکسەر هێنرا ژوورەوە بەبێ ئەوەی بزانە هیچ چییە یعنی ئەو بەنجی گشتێت چیە وەریەگرێ بەبێ ئەوەی هیچ زانیارێکیە بێ لەسەر ئەو مەترسیانەی لەوانەیە تووشی بێ ئەمانە مشتی باشن کە خۆشحاڵانە خەڵکی ئێمە خەریکە وشیاری تەندروستی بەرزە بێتەوە ئێمە ئەبێ ئەوە بزانین یعنی لە کۆنا لە ڕێژەی 10,000 کەسا یەک کەس لەوانەیە بە بێهۆشکاری گشتی بمرێ تو ژیان لەدەست بە بەبێ هیچ جۆرە هۆکارێک ینی بەبێ ئەوەی هۆکار هەبێ بەڵام خۆشبەختانە لەبەر ئەوەی زانستی بێهۆشکاری زۆر تەتەوری کردو و ئێستا لە پێشکەوتنایە ئێستا ڕێژەکە بۆ بە یەک کەس لە 100,000 کەسە یعنی لەوانەیە بەبێ هیچ هۆیەک ژیان لەدەست بە لەبەر ئەوە زۆر گرنگە ینی مەترسیەکانی بێهۆشکاری گشتی بۆ نەخۆشەکە ڕوونکەیتەوە چکە ئەو شتی کە باوەکە ئەڵێ دەرزی بەنجەکە ترسناکە شتێکی هەڵەیە ینی تۆ ئەبێ بێنی تێگەێنی نەخۆشەکە بڵێ ئەمەگە خوتوڕەتی هەیە ئەمەگە مەترسی هەیە لەسەر تۆ ئیتر ئایا نەخۆشەکە خۆی قوبوڵێتی یان قوبوڵی نیە چکە تۆ هەندێک جار پێویستە بە نەشتەرگەریە هەندێک جار حاڵەتە نەخۆشیەکە و تەنها بە نەشتەرگەری چارەسەرەکرێ خۆ بە ئازاری شەو نایکەیت ینی هەرە بێ بێهۆشکاری گشتی وەرگری لەبەر ئەوە ناچاری کەواتە باشترین شت ئەوەیە لێ تێبگەیت بەڵێ ئەو پێوترێ بەنجینیوەیی کە دەرزێک لە پشتی نەخۆشەکە ئەیرێ لە نێوان بڕبڕەکانیدا بۆ ئەوەی ئەکرێتە ئەو شلەی دەوری درکەپەتێک بۆ شێوەیە لە ناو کۆبەرەو خوارەوە بەنجەبێ ینی سڕ ئەبێ ئیتر نەخۆشەکە ئەگەی لە خۆیەتی بەڵام ئازاری نابێت لە ڕاستیە هەموو جۆرە بێهۆشکاریەک و هەموو جۆرە بەنجێک مەترسی خۆی هەیە ئەمی ژۆ کۆموش دەرمانێکی کە مەترسی خۆی هەیە بەڵام ئایا ئەو نەخۆشە تووشی و مەترسیاوی نازانی تۆ هەتاکو و نەیکەیت کەمە ینی مەترسیکی وە گەورەشی نییە بڵین کە هەموو نەخۆشی لێ بترسێ
هیچ کاریگەریەکی خراپیشی نییە بۆ دایکێکە تەنها ئەو ماوەی 3-4 سەعاتە ئەو ناوچەیە سڕ ئەبێت و دوای ئەوە ئەکەوێتەوە حرەکە. دوای بنجەکە پێویستە بکەوێ لەسەر جێگا بۆ ماوەی 5-6 سەعاتێ لەوانەیە پێویستی بۆ بێ پاڵکەوێ ئەوە تەنیا بۆ ئەوەیە تووشی سەرێشەی دوای نیوبەنج نەبێ. ئەگینا لە ڕاستیان لە ئێستا لە توێژینەوەکان زۆربەی ئەیسەلمێنن ئەسڵەن پێویست بەوەش ناکات دوای 5-6 سەعات پاڵکەوێ ئەو نەخۆشە لەسەر گازی پشت. بەڵام لەبەر ئەوەی زۆربەی ئەو نەخۆشانەی ئێمە زۆربەی تووشی سەرێشەی دوای نیوبەنجە بن لەبەرەوە باشترە ئەو 3-4 سەعاتەی دوای نیوبەنج پاڵکەوێ بەڕێکی و دوای هیچ کێشێکی نابێت. بە دڵنیاییەوە کەمەکورتێکی زۆریشمان هەیە لەبەر ئەوەی ئێمە هەندێ دەرمان هەیە کە ئازارشکێنن زۆر پێویستمان پێ زۆر بە زەحمەت دەسمانەکەوێت و یەت بۆ خەستەخانە تەبەن باشی سی نەخۆشخانە حکوومیەکانەکەم چکە لە نەخۆشخانەی ئەهلی لە بەرەوەی بە پارەیە نەخۆش دەتوانێت بیکڕێ یان پارەکە ئەێن و ئەیکڕن بەڵام لە نەخۆشخانە حکوومیەکانە بەداخەوە ینی نەقسمان زۆرە لەبەرەوەی هەندێک دەرمانی تازەش هەن کە زۆر گرنگن و مەترسیان زۆر کەمترە ئێمە زۆر کەم ینی هەر ناگاتە دەستمان هەر لەوانەیە زۆربەی خەستەخانەکان هەر ناویشیان نەبیست بێ